سڵاتان لەبێ خۆشەویستان، بەڕاستی پێم خۆش بەم ڤیدیۆ بکەم لە نزیکەوە سوپاسی یەکە بە یەکتان بکەم ئەوانەی کە بەنامەکانیان بە تەلەفۆنەکانیان لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە ئینستاگرام، سناپ، فەیسبوک نامیان بۆ ناردم لە دۆخی تەندروستی منیان کۆڵیوەتەوە پێیان دەڵێم پڕ بەدڵ زۆر سوپاس. داوای لە بردنم هەیە نامەیەکی ئەجگار زۆرم باتەوە نەمتوانی بەڕاستی بۆی دۆخی تەندروستیمەوە ئەوەی ینی پێم کرا هەر ئەوەنە بکە وەڵام معنی توانیم هەندێکیان وەڵام بەمەوە بەڕاستی بەداوی لە بردنەوە خۆشتانەزانەوانی کە کەسێکی نزیکی تووشیان پەتایە بوو بێ ئەزانن دۆخەکە چۆنە و چۆن نییە. هیوادارم هیچ کەس توش نەبێ تا ئەتوان خۆتان بپارێزن ناخۆشی و ئازاری ئەم نەخۆشیە تەنها ئەوە نازانن کە تووشێ بن و هەڵگرێ بن. هیوادارم هەموو لایەکتان پارێزرا بن. دووبارە سوپاس بۆمتان. ئەشمە بێتان ڕابکەنم کە ئێستا هەندێک لە ببرن هەندێک لە نیشانەکان هەر ماوە ئینشاڵڵا لەم چەند ڕۆژە ئەوە شتەیە پەڕێت و ژیان ئاسایە بێتەوە. گرنگە مرۆڤ لەگەڵم پەتایە کەمێک بەهێز بێت، ئەوە گرنگە. هەندێک خواردنی باش و پشوو درێژی زۆر مانەوە ڕاستە هەندێک ئاراز و نیشانەی هەیە کە زۆر ناخۆشن، لەوانە لە دەستدانی هەستیتان کردن و بۆنکردن و بێهێزی گیان و سەرەشەی بەردەوام و خەواڵی بەردەوام، بەڵام ئیتر ئەمەش هەیە دەبێتی پەڕێنین. هیوادارم هەموو لایەکتان لەش ساغ بن. زۆر سوپاس جارێکی تر بۆ هەواڵبەرسینتان. ئینشاڵڵا بەم نزیکانش دوای ئەوەی کە پشکنین دەکەم لە هەفتەی داهاتوو ئەگەڕێنەوە سەری شوکار و خزمەتانەکەین. دووبارە سوپاس بۆ هەمووتان.